خۆشەویستانی ناوتی دەسڵاتان نەبێ خۆشحاڵمە پرۆگرامێکی نوێی دیتەوە لەگەڵ دوو گروپی زۆر خۆشەویستی دیکە و بە کۆمەڵی زانیاری دیکە ئەگەڕێمە لای ئێوە ئازیز و خۆشەویست هیوادارم پرۆگرامەشمان بە هەمان شوێی پرۆگرامەکانی پێشوو بێتە هۆی بەبیرهێنانەوەی کۆمەڵێک لەو زانیارانەی کە لە ڕابردوودا بەرگەمان کەوتون بە خێراتنی هەردوو گروپتانەکەم بەخێر بن سەرچاو ئەتمە لای گروپی ئەی گروپی ئامادەی پیشەسازی سلەیمانی بەخێر بن سەرچاو چەند مامۆستایەکی بەڕێزن خۆتان ناسێنن مامۆستا سالار محەممەد فەرج بەخێر بێ سەرچاو بەڕێزت مامۆستا لەطیف بابە نەجمەدی زۆر بەخێرات مامۆستا ڕزگار سابر محێدین زۆر بەخێراتن ئەتمە لای گروپی ئەی چەند خوێندکارێکی زۆر خۆشەویستن لە چەند خوێندگایەکی جیاوازەوە خۆتان ناسێن لاوێن ئەحمەد لە قوتابخانەی دابانی بنەڕەتی تێکەڵاو بەخێر بێ سەرچاو گۆڤەن فەریدون لە قوتابخانەی خەڵاتی کوڕن بەخێر بێ حەفسۆس حەمە کەریم لە قوتابخانەی دەباشانی کچەن بەخێر بێن سەرچاو طبعا گروپەکانی ئەمڕۆمان زۆر ماشەڵڵا گەرموگڕن چەند مامۆستایەکی زۆر بەڕێز هاتوون دەستخۆشیتان یەکەم چەنەها نەوەتان پێگەیانەوە لە تەمەنێکی زۆر باشان بەخێراتنتانەکەم هاتنتان نای گەورەیە بۆ ئێمە زۆر خۆشحاڵ بووین لە یاسای پرۆگرامەکە تێگەیشتون پرسیارەکان ئەنجام چۆنیە ئامادەن بۆ پرسیارەکان بەڵام بەر لەوەی بچمە لای پرسیارەکان ئەمەوێت چەند ڕایەکتان وەرگرم دەربارەی پرۆگرامەکەمان چەند قسەیەک مامۆ بکەن مامۆستاگیان فەرموو وای بەڕاستی سەرەتا دەستخۆشکەریتان لێکم بەرنامەیەکی زۆر زۆر جوانە ینی دوو ڕاندی زۆر گەورە لە خۆیان بینێ یەکێ لەوانە ئەوەیە کە ئەم خوێندکارە شیرینانە یان لەگەڵ مامۆستا پردێکی خۆشەویستی و برایەتی دروست دەکەن دووەمیانەوەیە کە خوێندکار بە شێوەیەکی گشتی ئەم ترسەیەش چێ لە هاتنی بەرزوم و کامێرا و مسابقە و ئەم شتانە خۆی بۆ خۆشی مناڵ فێری جورئەتیەوە بکەی کە مسابقە بکە شتێکی زۆر زۆر جوانە زۆر باشە دەست خۆش مامۆستاگیان بەڕێزت منیش سپاس دەکەم وەڵام بەرنامەیەکی زۆر تا حدێک لە وڵاتی ئێمەیان نەبووە ئەوە تازەیە و تەلەڤیزیۆنەکەیەوە پێشکەشیەکە هیوام وایە بەرنامەی زیاتر و زیاتر پێشکەشکەن و لەگەڵ ئەم گوڵە جوانانەیە بەڕاستی شتێکی خۆشە مامۆستا بەرامبەر بەوان بتوانێت پرسیار جواباتەوە یعنی ئەوە شتێکی زۆر سەرنجڕاکێشە چونکە ئەوان زیرەکترن لە ئێمە ئەوان مشکیان فراوانتر و باشترە ئیشەڵا ئەوانی شەیبەنەوە زۆر سپاس دەست خۆش مامۆستاگیان بەڕێزت من زۆر سپاسان دەکەم بەڕاستی بەرنامەیەکی سەرکەوتووە خۆی لەوەی ئەبینێتەوە کە بەرامبەر چەند گوڵێکی جوان دائانیشی پرسیار ئاڵوگۆڕەکەی ئارای پرسیار ئەەکەی زۆر شت ئێمە بەڕاستی لە بیرمان چۆتەوە کە خوێنومانە ئەوان ئەیهێنەوە یادی ئێمە کاتی ئێمە بەسەر چۆن مێشکیان لە ئێمە باشتریشە ئێمە سپاسیانەکەین پێشمان خۆشە بیبنەوە ئێوە سەرکەوتوون دەستان خۆش بێ ئامادەم بۆ پرسیاری قۆناغی یەکەم طبعا پرۆگرامەکەشمان بە مامۆستا و خوێندکارەوە جوانترە بێ دەست خۆشتان یەکەم و دووبارە بە خێراتنتانەکەم ئامادەم بە پرسیارەکان لە گروپی ئێوە دەست پێ یەکەم سێ کارتان هەیە سێ کارت سێ پرسیارە لەسەر یەک لێتانەکەم ئەگەر ئێوە نەتانزانی لە ماوەی 6 چرکەیە ئەچمە لای گروپی بی و لە ماوەی 10 چرکەیە کۆتا وەڵام مێنێ ئامادەن زۆر باشە دەربارەی قوتابخانەیە پرسیارەکەش ئەڵەیە قوتابخانەی کەشتی نوح کێ دایمەزراندووە اختیارەکانیش واتە هەڵبژارنەکان پیرەمێرد گۆران نەجمەدینی مەلا دڵنیان کاتان ماوە لە ماوەی 6 چرکەیە کە کات تەواو بوو کۆتا وەڵام وەرەگرم زانیاریتان هەیە لەسەری باسی کەن تۆزێ بمان نەجمەدینی مەلا کەسێ بووە لە سابوونکەران بەڵێ دوکانێکی پچکۆلەی هەبووە کە پێیان تۆ کەشتی نوح بەڵێ لەم شوێنە بچووکەیە توانیوێتی خۆی هیلاکا و خەڵکانێک لە خۆی کۆکاتەوە و دەستی شاعیریشیە بووە یەکێکە لە شاعیرە کۆنەکان بەس بەداخەوە هینەکەی بە چاپ نەگەێنراوە ئێمە زۆر محاولەمان کرد بزانین لە شوێنێ ئایا دەستنووسەکانی بە چاپ کراوە نەکراوە یەکێک بۆ لەو کەسانی کە خوێنەواری لە خۆی کۆکردوەوە دەست خۆش مامۆستا گیان کەواتە زانیاریتان زۆر هەیە لەسەری و چاوەڕێی کات نەکەین و کۆتا وەڵام وەرەگرم دوو دێر شعری وەڵام زۆر خۆشحاڵە بین نەجمەدین مەلایکێ لە شعرەکانیان فەرمێ قەومێ نەریتی باو باپیری لە یادی نەکاو بێنێتە بیری بیخاتە بەرچاو بە دڵێکی ڕوون جەنجی کاوە و تەختی فەرەیدون ئەو قەومە زۆر زوو ئەگاتە پایە هێزی ئیستیعمار لە لای وەک بایە سڵاو لە تۆ و نەجمەدینی مەلا شەپڵێکی زۆر قایم دەست خۆش وەڵامەکەشتان زۆر ڕاستە پێشکەشی کرد بێەوە ئێوە چی پێڵێن سپاسیەکەن دە باشە زۆر باشە ئامادەن بۆ پرسیاری دوم زۆر باشە ئەمیش هۆنراوەیەکە هۆنراوەکە ژەڵێ کوردستانمان شیرینە خاک و ئاوی زێڕینە
شاخ و دۆڵی بەفرینە لەسەر ڕووی ئەم زەمینە ئەم پارچە هۆنراوەیە هی کێیە؟ هەڵبژارنەکانیش عەبدوڵڵا پەشێ و کوردی ئیدریسی عەبدوڵڵا مستەفا. لە سەرەتاییە ئەخوێندن لە قۆناغێکی خوێندندا. کوردستانمان شیرینە، خاک و ئاوی زێڕینە، شاخ و دۆڵی بەفرینە لەسەر ڕووی ئەم زەمینە. کوردی دڵنیان؟ کاتان ماوە زیاتر بیری دەکەنەوە؟ نەتان بیست و هۆنراوەکە؟ کۆتا وەڵام وەرگرم چاڕە کات نەکەی؟ بەڵام بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو بە هەمان پرسیارە گەڕێمەوە لای گروپی بی ئێوە ئەڵێن چی؟ بۆتان خوێنمەوە هۆنراوەکە؟ یان هەڵبژارنەکان عەبدوڵڵا پەشێوە، کوردیە ئیدریسی عەبدوڵڵا مستەفا. هۆنراوەکە چونکە دە چرکێ نابێ بخوێن. عەبدوڵڵا پەشێو. دڵنیان؟ بەڵێ. زۆر دڵنیان؟ زۆر. کاتان تەواو بوو؟ بەڵام بەداخەوە وەڵامەکە ئێوەش هەڵە بوو. ئیدریسی عەبدوڵڵا مستەفا بوو. ئەوانیش بیریان نەماوە. ئامادەن بۆ پرسیاری سێم؟ فیزیاییە. مامۆستا سالار تۆ لە فیزیا باشی. پێش پرۆگرامەکە وتە فیزیا باشم، بیرکاری باشم. ئەوە بۆ ترسیوان بۆ ئەوان بۆی بترسن. بۆی بترسن؟ مامۆستا سالار سەبع سەنایع والبەخت زایع. بۆ مام بکە بە کوردی. هاچێشی پێ بڵێڵێتەوە جۆنایەتێ. بیرکاری، فیزیا، هەر ئینگلیزی ماویڵێتەوە. ئەژا هەموو دەرسگای بدۆتەوە. زۆر باشی وای سەرکەوتنە بۆ خوازم. پرسیارە کاڵەیە چی سەرچاوەی وزەی سوڕی ئاوە؟ خۆر، هەوا، پلەی گەرمی. وزەی سوڕی؟ چی سەرچاوەی وزەی سوڕی ئاوە؟ مامۆستا گیان بە چاوە بووی. تیشی خۆرە. خۆرە؟ بەڵێ. دڵنیان؟ جاران خۆر بوو نازانێت. جاران خۆر بوو؟ جاران وانە. تیشی خۆر. ئەتوانی باسێکی سوڕی ئاوی ئەو مامۆ بکەی سوڕ؟ بەڵێ. ئەو کاتێ پلەی گەرمی بەرزەبێتەوە. بەڵێ. لە دۆخی شلێوە چێ بۆ دۆخی گازی وردە وردە لە ئاسمانە کۆ بێتەوە لە دۆخی گازی چڕە بێتەوە. کاتێ بەر هەوایەکی سار دەکەوێت ئەو باە ساردانە ئەو باە ساردانە چڕێکەنەوە کە چڕە بێتەوە ئەبێ بە دڵۆپا و ئەکەوێتەوە خوارەوەیەتەوە سەر ناو دەریاکان. ئێمەژی خۆینەوە بێتەوە بە هەڵەوە. زۆر ڕاستە دەست خۆش وەڵامەکەشان زۆر ڕاستە دەستان خۆش بێت. چەپڵەکانتان هێواش بۆ بێ زۆر زۆر قایم بێ باشە؟ ئێمە لای پرسیارەکانی لای ئێوە چەپڵەکانی ئێوەش ببینم بۆ ئەمان. زۆر باشە ئێوەش بۆ ئەوان وابن. باشە بۆی پرۆگرامەکەمان گەرم و گورتر بێ. ئامادەن بۆ پرسیارەکان؟ ئەو ڕێڕەوەی کە مانگ بە دەوری زەویدا دەگرێتە بەر چی پێ دەڵێن؟ ڕێڕەوی مانگ، ڕێڕەوی زەوی، خولگە. ئەو ڕێڕەوەی کە مانگ بە دەوری زەویدا دەیگرێتە بەر پێی دەڵێن چی؟ ڕێڕەوی مانگ، خولگە. ڕێڕەوی زەوی، خولگە. دڵنیان؟ بەڵێ. نایگۆڕن؟ تۆش هەمان ڕات هەیە؟ کەواتە چاوەڕێی کات ناکەین مادەمەوە دڵنیان زۆر ڕاستە چەند خۆشە چەپڵەکانیان. ئامادەن بۆ پرسیاری دووەم؟ قەینە حەقیان بۆ بکەینەوە. حەقیان بۆ بکەنەوە؟ پرسیارێ مەزانن حەقە. وەکەنەوە بە پرسیارێ نەزانن. نا وەکو خۆتان چەپڵەتان بۆ لێهینەوە. ئامادەن بۆ پرسیاری دووەم؟ لەسەر مێر و ئەو شتانێ باشن لەو شتانە لە واتە لە زیندە وەرزانیە لە زانستە. باشن دەباش تۆزێک لە باشە. پرسیارەکەڵێ فەریق قۆناغێکە لە قۆناغەکانی چ مێرویەک؟ کولە، قانونچە، پەپولە. فەریق چییە؟ کولە، قانونچە، پەپولە. فەریق قۆناغێکە لە قۆناغەکانی کام لە مێروانە؟ کولە، قانونچە، پەپولە. کولە. کولە؟ دڵنیان؟ کاتان ماوە؟ ئەیگۆڕی. ئەیگەی بچی؟ پەپولە. کۆتا وەڵام وەرگرم؟ بەڵێ.
کاتمان ماوە و چاوەڕێ کاتەکەین و زۆر دڵنیاشن کەواتە زۆر با خەلقتان نەکەم وەڵامەکان زۆر ڕاستە دەستان خۆش بێ. ئامادەن بۆ پرسیاری سێم پەیوەندی بە ئاو زەریا و دەریا و ئەو شتانەوەیە. باشە پرسیارەکەڵێ دەریا و زەریاکان لە سەدا چەندی ڕووی زەویدا دەپۆشن؟ لە 161 لە 180 لە 171 لە 171 زۆر دڵنیان؟ ئاین چاوەڕێ کات نەکەین لەمەشە مامۆستاگیان خۆتان کۆکەن و زۆر زیرەکەن. وەڵامەکەمان نایەوە هینیەمە بردیان ئەو لێرە یعنی کەدەی خۆتان ئەو هەڵی خۆتان شەرەوان بردیان لێرە ئەو هەڵی خۆتان و بەڵام کاگۆڤن ئاگام لێبوو یەکسەر وتی زیرەکی گۆڤەنگیان زۆر کامە بوواتە لە 171 کۆتا وەڵام وەرگرم کەواتە زۆر ڕاستە دەستان خۆش بێ. ڕاتان چی ئەوانش زیرەکەن ئێوەش زیرەکن ئەوان زیرەکن کەواتە پرۆگرامەکە زۆر خۆشترە. 171 کەچی و جولی بالفعل بە ئیشارەت تێ بڵێ مامۆستاگیان هەوڵ بن و هەڵەیە دووبارە نەکەنەوە زەرەری خۆتانە. ئامادەن بۆ سێ پرسیارەکەتر مامۆستاگیان؟ بەڵێ فەرموو. زۆر باشە سێری دەستم نەکەن نایبینین. زۆر باشە. پرسیارەکە ژەڵێ ئەگەر کێشی کەسێک 60 کیلۆگرام بێت لەسەر زەوی ئەوە لەسەرمان کێشی چەندە؟ لەسەر زەوی 61 کیلۆگرامە 10 کیلۆگرام 15 کیلۆگرام 20 کیلۆگرام. کێشەکەی 10 کیلۆگرامە. دڵنیان؟ چونکە چاوەڕێتان نەکرد هەڵبژاردنەکانی خوێنمەوە و ناقەشەتان دەست پێکەن یعنی زۆر دڵنیان؟ زۆر دڵنیان چونکە زەوی شەشەوەندەی مانگە شەواتە کێشەکەشی شەشەوەندە کەمەکات بەڵێ کەواتە بێ لە کەواتە وەریگرم دەکەواتە زۆر ڕاستت چڵێ. زۆر باشە. ئامادەن بۆ پرسیارەکەی تر؟ چیوت مامۆستاگیان؟ پەلە ناکەین نەوەکو خەڵک. زۆر باشە مامۆستا سالارگیان تۆ ڕوو زۆر خۆشە. زۆر سپاس دەکەم ڕاستی ئەمڕۆ زۆر خۆشحاڵتان کردووی. وژی سپاس دەکەین. زۆر باش. ئامادەن بۆ پرسیارەکەی تر؟ ناوی ئەو کەسایەتی چییە کە وێنەکەی لەسەر دراوی عێراقی 10,000ە 10,000 سەلاحەدین ئەیوبی حەسەن بن هەیسەم عەبدولکەریم زەیدان. حەسەنی کوڕی هەیسەم. حەسەن بن هەیسەم. حەسەن بن هەیسەم. دڵنیان؟ ئەی لەسەر پێنجی بەڵێ ئەی لەسەر پێنجی چی هەیە؟ ئەمانە مەعاشمان وەرنەگرتووە نازانم بیرتان چۆتەوە؟ لەسەر پێنجی شەلالەکەی شەلالی گەلی عەلی لەسەر پێنجەکان نازانم شەلالەکەی گەلی عەلی بە زانیاریتان هەیە لەسەر بەڵێ بەتەمان ئەم جارە شەلالەکەش لابرن بەتەمان ئەوەش نامێنێ و هیلی کوردیشی تیان نەبێنێ خۆمان شتێکە دەکەین. زانیاریەکمان بەرە لەسەر حەسەن بن هەیسەم هینێکە زانایەکی بیرکاریشە هەر لە بیرکاریشە چەنەها کتێب و هاوکێشەی هەیە لەسەر بیرکاری. ئێستا لە مەکتەبەکەی خۆشمە هەر ڕسمێکی گەورەی ئەومان هەڵواسیوە و نەشوەیەکی زۆر گەورەمان بۆ دروست کردووە. فەلەگناسێکی زۆر بەناوبانیشە. بەڵێ کاتە کۆتا وەڵام وەرگرم؟ بەڵێ زۆر ڕاستە دەست خۆش. دەستان خۆش بێ. ئامادەن بۆ پرسیارەکەی تریش؟ فەرموو. زۆر باشە. پرسیارەکەی ترەڵێ چ ئەندامێکی لەش بەردەوام و بە درێژایی تەمەن گۆڕانکاری بەسەردا دێت؟ چاو، لووت، پەنجەکان. چ ئەندامێکی لەش بەردەوام و بە درێژایی تەمەن گۆڕانکاری بەسەردا دێت؟ چاو، لووت، پەنجەکان. مامۆستا لەتیف حەپەساوەڵە. بۆ تام بکەنەوە پرسیارەکە چ ئەندامێکی لەش بەردەوام و بە درێژایی تەمەن گۆڕانکاری بەسەردا دێت؟ چاو، لووت، پەنجەکان. ئاگاتان لە کاتیش بێت. چاوە دڵنیان؟ واڵێنجەمان مامۆستاگیا بەچی پێکەنی؟ بەچی ئەزانی چاوە؟ لەبەرەوەی قابلیەوەیە لەگەڵ تێپەڕبوونی تەمەنە بەرەبەرە توانای بینین زیاکە مادام وایە گۆڕانکاری بەسەر. کەواتە کۆتا وەڵام وەرگرم؟ بەڵێ چاوە.
بەڵگەش چای بەڵام بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو یعنی کۆبوونەوەکەتان زۆر باشە بە هەمان پرسیارە گەڕێمە لای گروپی بی ئامادەن ئێمە چ ئەندامێکی لەش بەردەوام و بە درێژایی تەمەن گۆڕانکاری بەسەردادێت چاو لوت 50 دڵنیان زۆر دڵنیان تۆڵێکی کاکە گۆڤەندگیان کۆتا وەڵام وەرەگرم کاتان نەماوە بەڵام بەداخەوە ئەوانیش نایانزانی وتی ئیلا چاو بۆیە عنی ئەو ئینکاری کرد گۆڕانکاری بەسەرا نهاتۆ بۆیە ئەوەیە مەشاکلەکە بە قسەمان ناکە خۆی لوت و گوێچکە وایە بەردەوام گۆڕانکاری بەسەرە پێم وتم لوتە و کەچی وتین دام جارە هەر بە قسەی ئەوکەن نانە بە قسەی ناکەم حەزەکەمان بیبەنەوە عنی بۆیە خەڵەتیان پێگەی بۆی حەزەکەی ئەوان بیبنەوە بەچکە شێرن حەزەکەم بیبەنەوە دێک چەپڵە لێن بۆ مامۆستا دەستان خۆش بێ زۆر زۆر داوەتی شیانەکەم داوەت بۆ کوێ نیازمە داوەتیان کەم دوایەمە بۆ کوێ نێکی باش آخر بۆ کوێ حەزەکەم بەخوا بەسەوان آخر حەزەکەم بزانم بۆ کوێیە حەزەکەم بزانم بۆ کوێ قینا بابشتیانە بم حەزتان لەکوێیە بەدڵی خوان كبابولي بەسە چا ئەی بۆ ناکەوە فەرەج مطعم داوة مەطعم داوە ئەی گۆڤەندگیان تۆ والله ترى شويني هەر شوێنێ بێ ڕازیە نۆکاوێکی زۆر خۆشە بەفەی بە 500 زۆر چاکە ژی پەشی بە دروستە کاتیایە ئێمە توانین مەتەڵیان پێ بڵێن ئێمە توانین شتێکی لە قۆناغی دووەمە ئینشەڵڵا قۆناغی دووەم بەڵێ باش فەرموو گروپی بی ئامادەن بۆ پرسیارەکان واتە بێ بە 6 پرسیاری قۆناغی یەکەم پرسیارەکەش ئەڵێ چێوەی بازنە چۆن دەدۆزرێتەوە تیرە کەڕەتی بەرزی تیرە کۆ ڕێژەی نەگۆڕ تیرە کەڕەتی ڕێژەی نەگۆڕ ئەمجارە ئێوە قسە نەکەن پێیان بڵێنەوە ئێمە قسەمان پرسیارەکە دووبارە بکەرەوە چێوەی بازنە چۆن دەدۆزرێتەوە تیرە کەڕەتی بەرزی تیرە کۆ ڕێژەی نەگۆڕ تیرە کەڕەتی ڕێژەی نەگۆڕ ڕێژەی نەگۆڕ واتە 22 لەسەر حەوت تیرە کەڕەتی ڕێژەی نەگۆڕ دڵنیان زۆر دڵنیان مامۆستا سالار تۆڵی چی کاتە دوونی وە تیرە زەڕ ڕێژەی نەگۆ فەرقی چی دڵنیان کاتە زۆر ڕاستە وەڵامەکەیان دەستخۆ چەپڵەیە بابنووسدا دوونی وە تیرە زەڕ ڕێژەی نەگۆڕوانیە زۆر باش ئامادەم بۆ پرسیاری تر پرسیارەکە لە ڕووی فیزیاییە لە فیزیای چۆنە باش خوێندووتانە فیزیا ئێوە جارە نەگەشتوە قۆناغ ئەگەر نەتانزانی بۆ مامۆستا سالاری دادێت أخي كم يكتير پرسیارەکە ئەڵێت کام لەمانە پێوانی بڕی مادەیە لە تەنێکدا بارستای قەبارە کێش کام لەمانە پێوانی بڕی مادەیە لە تەنێکدا بارستایی قەبارە کێش لە زانستا هەیە لە فیزیایە هەیە لە قۆناغی ناوەندیە قەبارە دڵنیان زۆر ڕاستە وریا بن خاڵەکان بۆ حسابەکرێت پێیان بڵێنەوە کام لەمانە پێوانی بڕی مادەیە لە تەنێکدا بارستای کۆتا وەڵام وەرگرم بەڵێ دڵنیان بەڵێ کاتێک چاپێک دەست خۆش دەستان خۆش بێ لاوێنگیان ئەو بۆچی تووی خۆشحاڵ بوو یعنی زانیت زۆر دە باشە ئینشەڵڵا هەروە دڵ خۆشە بێ وەڵامی ئەم نیشانە زانیت پرسیارەکە ئاڵێ لە توێکەڵی چ میوەیەکدا زەیتێکی تێدایە و توانای سووتانی هەیە لیمۆ سنگی پرتەقاڵ لە توێکەڵی چ میوەیەکدایە زەیتی تایە و توانای سووتانی هەیە سندی دڵنیان لیمۆ زۆر دڵنیان هەر کە ئەڵێن دڵنیان زۆر دڵنیان لیمۆ زۆر دڵنیان بەڵێ کۆتا وەڵام وەرگرم بەڵێ
بەڵام بەداخە وەڵامەکەیان نەزانێت چمە لایگر نیەش قسەکەی تاڵ کاتێ چاپڵەیەک طبعا بۆ ئێوە حسابە مامۆستا تاقی کردوێتەوە بەڵێ ئەو بمناڵێ منەوان زۆر تاقی کردوێتەوە بەرە خۆشە ئەو کاتە علادین هەبووە هاوی بەرزەکە بڵێ ئەوە بەوەمانە زۆر خۆش زۆر ڕاستە بچوونە ماڵەوە دیاهینی نەکەن تاقی نەکەنەوە چونکە ئاگرێنەوەکو ماڵەوە گڕ بگرێن کیش جبسی کیش تەماتەکان بێنە ئەگری لێ بە ئەتکێت ڕۆنیتە هێلکە بخەرە ناو زەیت هینەوە سرکەوە بۆ ماوەی 3 ڕۆژ ئیترە بێ بە تۆپ یاری پێ بکە نیشتێکی زۆر باشە زانم یعنیەوە سەری بکە بڕۆ تاقی کەرەوە ئاوا 3 ڕۆژ لە 3 ڕۆژ زیاتر بیخەرە ناو زەیت هینەوە سرکەوە ئیترە بیهێنە یاری پێ بکە بێ بە تۆپ ئەو هێلکەیە نیش تاقیەکەمەوە سپاس بۆ زانیارێکتان نیشتێکی باشە زانم تەلی حاجەت گڕی پێوەنی وایلەکەی تشەوە زۆر جاران زۆرەمان جارانتان کرد تۆ جاران کردوتە بۆ بە ساقەوە بەم چەند ساڵی 1800 ساڵی 1800 یان 1850 بیتە جاران ئەو کرد 2010 ئێستا قەدەغەیە وانگە هیچ بیرە لە ساڵی 1800ەکانەکە باسی کرد وڵا سارێکمان هەبوو لە ساڵی 1800ەکانە مۆدێلی 2000 بوو زۆر جوان بوو جوان طبعا من سارێش لێم نەخڕیەوە نازانم ئەو کاتە نازانم چی بوو یعنی بیرتە بیر بە چۆن زۆر باشە تۆ یعنی بیرتە ئەو تاقی کردوێتەوە زۆری جوانە بۆ ئاهەنگی سەری ساڵ و ئەو شتانەمان کردووە کۆتایی هاو بە قۆناغی یەکەم 6 پرسیاری گروپی ئەی و 6 پرسیاری گروپی بی ڕازین تا ئێستا بە خاڵەکانتان و بە قسە خۆشەکانتان و ئامادەن بۆ بڕگەی دووەم بچمە لای ناوبەر مامۆستایان زۆر باشە ئازان خۆشەویستانی نارتی دوو لەگەڵمان بێنەوە پاش ناوبڕێکی کورد ئەگەڕێمەوە لاتان بەڵێ ئازان بەردامی لەگەڵتان بە قۆناغی دووەم ئامادەن بە قۆناغی دووەم بەڵام بەر لەوەی دەستکەم بە پرسیارەکان ئەمەیە ئەوە بە بینەران ڕابێنم کە هەر مامۆستایەکی بەڕێز یاخود هەر خوێندکارێکی بەڕێز کە ئارەزوی هەیە بەشداریکان لە پرۆگرامی بیردا ئەوە پەیوەندی بکە بۆ ژمارە تەلەفۆنێکێتە سەر شاشە یاخود سەردانی ئۆفیسی سەرەکی NRT دووکە لە گوندی ئەڵمانی مامۆستاگیان بەر لەوەی بچمە لای پرسیارەکان چونکە ئێوە تەمەنێکی زیاترتان لە ئێمەوە چەنەهانەوەتان پێگەیانوە ئەمە باسێکی خوێندنی ئەوسان بۆ بکەن بەسەر هاتێکەکەتان بێ لە خوێندندا لەگەڵ تەلەبەیە یەکێکتان لە مامۆستاگیان تۆ فەرموو لاومان خزمەتی زیاترێکە تەمەنیشی زیاتر جیلیشی پێگەیانەوە حەزەکەن لەوە باسکەم ئەوەی ڕاستی بێ ینی من پەیوێکی کورت سەڵێم ئەویش ئەوەیە مامۆستا و خوێندکار دوو تاواکەری یەکترین بەبێ یەکتر ئیدارە ناکەن ڕۆحی مامۆستا لە ناو دڵی خوێندکارایە عەقڵی خوێندکاریش بەدەست مامۆستاوەیە جا من تکام وایە کام طریقەیە زۆر کام ڕێگایە زۆر نەرمە مامۆستا بیگرێتە بەر بۆی ئەو عەقڵە جوانە بەدەست بێنێ زۆر ڕاستە تکاشم وایە لەم خوێندکارە جوانانە بوو لە هەموو خوێندکارەکان مامۆستا بە باوکی خۆی بزانێ بە برای خۆی بزانێ بە هاوڕێی خۆی بزانێ کەی تێگا مامۆستا چەند بە سۆزەبووی کاتێک کە تەخەڕوجەگا و یعنی ئەوێ ئەچێتە شوێنەکەەوە دامەزرێ هەروەکو ئەم کەسە جوانانەی ئێرە NRT دوو ئێستا مەجموعەی خوێندکاری خۆمانی لێە بەڕاستی سەرمان بەرز بووە کە بینی من لێرە پێنج شەشێکی لێ یعنی حەز دەکەم ئەو پردە بە بەردەوامی بەهێز بێ هەم مامۆستا سۆزێکی جوان بنوێنێ هەم خوێندکاری بە چاوێکی زۆر گەورە و ڕێزەوە سەیری مامۆستا دەست خۆش مامۆستاگیان هیوای تەمەند درێژی بۆ خوازم نمونەتان زۆر بێ نمونەی مامۆستاوا زۆر بێ خوێندن بەرەو پێشتر ئەڕوا کوردستان بەرەو پێشتر ئەڕوا پێش پرۆگرامەکە کە دەست پێ بکەین کارمەندانمان خوێندکاری ئەوە بوون بۆیان باس کردوم عنی کە لە ناوبڕەکەش هاتەوە باسی کرد حەزمە کرد دەرس بە خۆشم بڵیتەوە کاتە دەشتان ساغ بێ مامۆستا سالاتیان تۆ قسێکمان بۆ بکەیت
هیچ نییە قسێکمان بۆ بکەی لەسەر قۆناغی خوێندن لە ساڵانی ڕابردووە و جیاوازێتی قۆناغی خوێندنی جاران جیاوازی زۆر بووە ئێستا سەردەمەکە سەردەمی پێشکەوتنە ئێستا ئەوایە خوێندکارە خۆشەویستانە بەڕاستی جانتەشتیان نەبدایە بۆ مەکتب هەر لە ئایپادێکیان پێ بواە بۆ خۆیان ئایپاتێکیش لە مەکتەبەکەیان هەبواە هەرچی کتێبە ئەلکترۆنەکانە لە ئایپادەکانیانە هەبواە لەگەڵ ماڵەوەیە فەرقی نەبووە تر ئەم جانتازل و ئەم کتێبانە و ئەو کۆڵیەشەیە کە ئێستا مناڵان خەریکن تووشیانە بن مناڵانی پۆل یەکمان بەڕاستی زروفێکمان ناوە بە سەریانە زۆر ناخۆشە چونکە ئەنواع کتێبی پێ و جانتایەکی پێ و دوو دەبە ئاوی ئەبێ بەرێ لەگەڵ خۆیان و اینجارە هەروەها خواردن بەرێ لەگەڵ خۆیان ئەوانە تۆزێ مەشاکیلە بۆ خوێندکاری ئێستا بەڵام ئیشەڵا ئەو سەردەمەژیە وردەوردەوە پرۆسی خوێندن بەرەو پێشەوە چێ ئیشەڵا جانتاتان پێ نابینین تەنها ئەقلتان و ئەو لاپتۆپەی پێتانە یان ئەو ئایپادەی پێتانە هەموو ئیشەکان لەویا کۆ بێتەوە ئیشەڵا سەرکەوتنیش بۆ هەموو خوێندکاران و مامۆستایانی کوردستان ئەخوازم زۆر دەستخۆش مامۆستاگیان بۆ وتە جوانەکانە خوێندنیش هەر چۆنێکیش بێ هەرچەنەکە ئێستا ئاستێکی باشی نییە بەڵام هەر خۆشە لە ئەچیتەوە ناو خوێندنگا و ناو هاوڕەکان و ناو مامۆستاکان و ئەوە هەر خۆشە ئەوەشی تیابێت ئیشەڵا مامۆستا ڕزگاریان تۆ قسێکمان بۆ بکەیت وەڵام من حەزەکەم یەک بووتە بۆ خوێندکارەکان و بۆ مامۆستاش بەڕاستی ڕۆحی هەوڵدان لەم خوێندکارانەیە بەرەو ئاستێکی بەرز بڕوە هەتا بتوانن هەوڵ بن هەتا بتوانن با بڵێن ئەدای باشتر پێشکەشکەن ئەوە بۆ من زۆر شانازی و زۆر پێبەرزە من زۆریشم پێخۆشە چکو بەڕاستی هەلەکە بۆ ئەوان گونجاوە بۆ ئێمە نەگونجاو بوو بۆ ئەمان زۆر شت لە ئارایە ئەتوانن سەردەمی ئەمە کۆمپیوتەر و شت نەبوو بەڕاستی لاتۆپ نەبوو ئێستا هەموو شتێکەوان بەرجەستەی لە بەردەستیانە و ئەتوانن هەوڵێک بن و ئیشەڵا بە فکر و شێوازی خۆیان بتوانن پێ بگەن مامۆستا ڕزگاریان پرسیارێکمە بوو تۆ باسی ئەوەت کرد ئەوسا لە چاو ئێستایا جیاوازە کۆمەڵشت ئەوان هەیەە ئێستانیانە بەڵام زۆر جار ئەو قسەیە کرێکە خوێندنی ئەوسا هەر باشتر بوو تەلەبە زیاتر شتی بیر بوو ئێستا ئەو هەموو شتە شەیە لە بەردەستا هیچ فەنێکی هیچ قسەیەک نازانن خوێندکاری ئێستا یعنی بیکەن لە ڕووی ئاستی سەقافیەوە چونکە خوێندن کە سەقافیتیان نەبێت بەعملی چیە شێوازی ئێستا با بڵێن ئەوە کوچۆنەڵەی 100 لە 100 ئەمە نیسبەتێک ئەوکو چۆن سەیریکەی زۆر ناجایزە لە کاتی ئەمەوەی 85 بێنایە زۆر کەسێکی بەتوانە بوو زۆر خوێندکارێکی بەهرەمەند بوو بەڕاستی ئێستا چەند مامۆستاشی بۆ گرێ دەستی خصوصی پێڵێ گوێ ناگرێت لە پۆلە یعنی هەموو شتەکان بەرجەستەشە بووی هەموو شتێکی هەیە بەڵام حەزی لێ ناکە یعنی وای لێ هاتووە و کچۆنەڵی 100 بێنە لە ئەمە جێی تەقدیر نییە جێی ئەوە نییە هەر باسی کەیت ئەوە شێوازەکە یعنی وایان لێکردووە پرۆسەی خوێندنەکە هەتا بڵێ لاواز بووە هەتا بڵێ ناخۆش بووە بەرامبەر بە هیچ ئەمەلێکیشی نییە و تەلەبێ ئەگەر بێت و دەرەجەیەکی بەرزیش بێنێ کات شوێنێک وەرێگرێت شوێنێک ئەیگرێتە ئامێزی خۆی دایمەزێنێ و بڵێ ماندووبوونی تۆ ئالەم خوێندنەیەکی هێناوتە ئەمە بەرهەمەکەتە ئابۆ تەلەبەش بەڕاستی زۆر پاشە کشێ بۆ هاتوتە دوا و هیچ ئەمەلێکی پێنی دەستخۆش مامۆستاگیان هیوادارم هەموو خوێندکارە قەدری ئەو شتانە بزانێت کە ئێستا هەیەی و زیاتر هەوڵ بات و ئاستی سەقافی بەرزتر کاتەوە چونکە خوێندن ئاستی سەقافی لەگەڵانە بێ هیچ نیێوانە بەڵێ گروپی بی ئێوە شتێکمان بۆ باسەکەن یادەوەریەکتان هەبێت لاوێنگیان شتێکمان بۆ باسکە نکتەیەکی ئەحۆلە ئەڵێ ڕۆژێکیان ئەحۆلەکەم بەڕێوبەری هەتی خانە هەتیەکان زۆر فۆزە ئەنێنەوە ئەڵێ کاک ئەحۆلیش ئەڵێ کاکە ئەمە وانە بێ بەیانی کۆبنەی دایک و باوکانە دەست خۆش بێ لاوێنگیان کاک گۆڤەنگیان تۆ شتێکمان بۆ باسکە وڵی منی ژێرە ئەحۆلە دەباشە دی ئەحۆل بەزمە ئەڵێ ڕۆژێک ئەحۆل کارمەندی کۆمپانیایەگە بێ تەلەفۆنەکە بۆ لی تێکەچێ بۆ مدیرەکەیان ئەڵێ چایەکەم بۆ بێنە ئەڵێ ئەوە تۆڵی چییە زای لەگەڵ کوێ قساکەی تەلەفۆنەکە لا باڵێ ئەی باوکە ڕۆم و دیرەکەکە چی دوای تەلەفۆنەکە بەگوێ گرێتەوەڵێ ئەی تۆ زای لەگەڵ کوێ قساکەی ئەڵێ ناوەڵە تەلەفۆنەکە داخاتەوەڵێ ئێدە باشتر نەزانی دەست خۆش بێ گۆڤەنگیان هاوسۆزگیان تۆ شتێکمان بۆ باسکەیت وڵی خۆشت زۆرە بەڵام ئێستا لەشمان هەیە
لكي بتشوف أحول جنينة أروح شهر أي الأسد بخوشي جنكي بيرة بخوش بو حول بوما سردما والله بس مكان شي خوشة كاتا ئامادەن بۆ پرسیارەکان چونە پرسیارەکان زۆر باشە لە گروپی دیۆ دەست پێکەم 3 کارتان هەیە بەڵام جا لە قۆناغی یەکەم 6 چرکە نییە لە ماوەی ئەوەنە چرکە پێ دەڵم کۆتا وەڵام وەرەگرم و بێ هەڵبژاردنیش باشە لایەنگیان قۆڵیشە هەڵکە زۆر باشە لە ماوەی 10 چرکە ئەم پرسیارە کۆتا وەڵام وەرەگرم زۆر باشە پرسیارەکاڵێ ئایا سمۆرە لە گیاندارە گۆشتیەکانە یان گوایەکانە ئاگاتان لە چرکەکان بێ ئاگاتان لە کات بێ گۆشتی دڵنیان بەڵێ بەڵام بەداخەوە غەڵەتە گیایەکانە ناگەڕێمەوە لای گروپی ئێوە خۆتان حەزر کرد ناقۆناغی دۆم وایە ناگەڕێتەوە نافیڵ ناکەین ئێمە مامۆستای گیان بەوا توانین نانا پرسیاتان 6 پرسیاتان ئێستاڵم کەرەوە زێکسەر ئامادەن بۆ پرسیاری دووەم لە ماوەی 10 چرکەیە کۆتا وەڵام وەرەگرم ئاگاتان لە چرکەکان بێ چونکە پرسیاری دوایی ئاگام لێ و زۆر ئیحتیمالتان بە کاتەکەنەیە پرسیارەکاڵێ گەنمەشامی چەند جۆری هەیە گەنمەشامی چەند جۆری هەیە ئاگاتان لە کات بێ نە ئاگاتان لە کات بێ کات دوو جۆر کۆتا وەڵام وەرەگرم کاتیشتان تاو بۆ تازە تاو نابێ بیگۆڕن بەڵام زۆر ڕاستە دەستخۆش چاپڵێ دوو جۆر گەنمەشامی هەیە ئامادەن بۆ پرسیاری سێم لە ڕووی ئەحیای زیندەزانیەوەیە ئاگاشتان لە کات بێت لە ماوەی 10 چرکەیە کۆتا وەڵام وەرەگرم باڵێ لە ماوەی 10 چرکەیە باشە پرسیارەکاڵەیە کام ئەندامی ناوی لەش شوێنی ئاڵوگۆڕی گازەکانە لە ناوی لەش و ئاڵوگۆڕی گازەکانە بۆری هەناسە دڵنیان نزیک بوویتەوە ئۆکسیجین نەگۆڕێتەوە بەنای دوان ئۆکسیدی کاربۆن نزیک بوویتەوە سیەکان بەڵام بەداخۆ کاتان تەوا بۆ فریان نەکەوتن وەڵامەکەیان ڕاست بوو چاپڵەشتان بۆ لیان بەرەوەی کە درەنگ بوو درەنگ بوو ئەزان حساب ناکرێ بۆیە مەگەر پرسیارەکان کە نەزانین ئێمە بیبینەوە گینا ئێمەش پرسیارمان دیەکە ئێمەش نەیزانین زۆر باشە مامۆستا ڕزگارگیان تۆ زۆر خۆش پێیەکەنی هەر بەردەوامە بە بەداخۆ فریان نەکەوتن سێ کارتەکەشتان تەواو بوو ئاگاتان لە کات بێ بۆ سێ پرسیارەکەیتر باشە چونکە زۆر گرنگی نان بە کاتداگام لێ ئامادەن گروپی زۆر باشە پرسیارەکە لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم چەند 20 بەپێی پرسیارەکانە کاتەکان باشە بەهۆی چیەوە نەخۆشی کۆلێرا بڵاو دەبێتەوە بەهۆی چیەوە نەک ئەگوازرێتەوە بڵاو دەبێتەوە بەهۆی ئاوی پیسەوە دڵنیان بەڵێ چاوەڕێی کاتەکەین تاوا بێ زۆر دڵنیان نایگۆڕن نەخێر دەکاتن بانی گۆڕن و یەک چەپڵشان زۆر ڕاستە هەر بۆیش زیاتر لە زۆنگاوەکانە یا ئەو شوێنانەی کە پیسە و سەردانە پۆشراوە و پا نەکراوەتەوە دایم لێوە سەرچاوە وایە زۆر ڕاستە ئامادەن بۆ پرسیاری دووەم بەڵێ زۆر باشە لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم چ ئەندامێکی لەش ئەگەر لە سایە 75 لە کار بکەوێت هەر کاری سروشتی خۆی دەکات جگەر دڵنیان بەڵێ جگەر بەچی ناسراوە دروست خۆی دروست دەکاتەوە یەکێکە لەو ئەندامانەی لە ژەگەر پارچەیەکی کەمی بمێنێ خراپەکەی لێ فڕێی دروست دەبێتەوە بە دڵی دووەمیش ناسراوە زۆر ڕاست کەواتە وەڵامەکەشان زۆر ڕاستە دەست خۆش چەپڵێ دەستان خۆش بێ ئامادەن بۆ پرسیاری ئێمە ئامادەین ئێمە هەر ئامادەن ئەمە بە دڵی تۆشە بیرکاریە زۆر باشە لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم گەورەترین کۆلکەی هاوبەش بۆ ژمارە 12 چەندە 12 گەورەترین کۆلکەی هاوبەش 12 گەورەترین کۆلکەی هاوبەش ئاگاتان لە کات بێ دڵنیان چوار دڵنیان کەواتە کۆتا وەڵام وەرەگرم زۆر ڕاستە دەست
مامۆستاگیان دڵی خۆشە نه ئەوە بۆیە خۆشم تاخیرەکەم بۆی بڵێن نایزانێ یەکسەر چەپڵەمان بنێنێ یعنی حەزەکەی لە سەرەتاوە بیڵێ بەڵام وا لە خۆت وامان لە خۆمانەکەین بۆی ئێمە شەر نایزانین نواندنی ئەوواکێ کە نایزانی بەس ئێمە بەڕاستی لە تەمەنی ئەوانە ئەوەنە زیرەک نەبووین زۆر زیرەک زۆر ساڵ ماوەتەوە لە پۆلیۆ هاندانێکی زۆر باشەوە بۆ گروپی بی وا زیرەکەن ئافرم ئامادەن بۆ سێ پرسیاری خۆناغی دووەم واتە ئەبێ بە 6 پرسیاری خۆناغی دووەم یە گروپی بی زۆر باشە پرسیارەکە لە ماوەی 20 چرکەیە کۆتا وەڵام وەرەگرم DNA هەڵگری سیفەتی چێ لە زیندەوەردا DNA هەڵگری سیفەتی چێ لە زیندەوەردا لە ماوەی 20 چرکەیە و ئاگاتان لە کات بێ ترش نه هەڵگری سیفەتی چێ لە زیندەوەردا ئاگاتان لە کات بێت ئێمە بۆمان هەیە وەڵام جارێکە کاتەکان تەواو بوو ئینجا نازانن کاتیش تەواو بوو مامۆستا گیان فێریان کە بۆ ماوە سیفەتی بۆ ماوەی شیکاریکیشان بۆ بکە بێزە ها چاویشین دایکی چاویشینە باوکی چاویشینە مناڵەکەشی چاویشین دەرەوەندی بە بۆ هێڵەوە هەیە جیناتەکان ئەوە لە پۆلی شەژە خوێنرا جاران لە ڕمەیە لە پیانەوەت ئەو کاتە پیانەوەت حیوان يعني دەرزەکە کتێبێکیەوە نەبوو پیانەوەت حیوان ئێمە هەر ئەمڕۆ خوێنمان ئاخر ئەمڕۆ خوێنتان بیرچەوە لاوێنگیان بۆ بیرچەوە دقی ناکەوە شەبێ دقی ناکەوە بیرچوونەوەی گەورە بیر دەچێتەوە ئەوە هیچ نییە ئینشەڵا هەرەی بنەوە لێ نەگرتین ئێمە وتمان ئێمە لێرە وتمان ئەمە ناکەن یەکێکتاندانن بە سێری ئەوانکەن دوانەوە خەتمایی لە کاکە ئامادەن بۆ پرسیارەکەی تر ئەمیشیان پرسیارەکە لە ماوەی 20 چرکەیە کۆتا وەڵام وەرەگرم کلۆرۆفیل چییە؟ مادەیەکی سەوزە لە ناو گەڵایە هەیە دڵنیان؟ بەڵێ کاتە زۆر ڕاستت زۆر ڕاستە ئیشەکەشی بڵێ ناقورسی ناکەم خاڵەکە خەمە نەبێ سەوزەکە ئەگەرەوە کەم بێتەوە ڕەنگی زەر دەبێ وا بزانم بەس ناڵێ ئیشی چی هەر ئەڵێ قورسی مەکەنیان مامۆستانیان ترسێنن ئامادەن بۆ پرسیارەکەی تر یەک پرسیارتان ماوە لە ماوەی 10 چرکە کۆتا وەڵام وەرەگرم 10 چرکە باشە ئاگاتان لە کات بێ کام لە میوانە بڕێکی زۆر ئەو لە پێکاتەیە هەیە شووتی و هەنار و کاڵک ئەوە هەڵبژاردن نییە تەنها شووتی دڵنیان؟ بەڵێ ئەی ئێوەڵەن چی؟ شووتی؟ کاتە مامۆستاگیانێک چۆپی قاینیان بۆ لێ دەستان خۆش بێ 6 پرسیاری گروپی بی تاو بوو ئەچمە لای سێکارتی گروپی ئەی و ببێ بە 6 پرسیاری قۆناغی دووەم ئامادەن؟ زۆر باشە لە ماوەی 30 چرکە کۆتا وەڵام وەرەگرم کەواتەوە پرسیارەکە قورسە بامش ئەوان تۆ زێ بترسێنم دەبڕی 30 چرکەیە ئیتر حەزەکەی سا ڕۆینەوە نا مامۆستاگیان جارە دانیشە دوێم سێ کارتە زۆر باشە پرسیارەکەڵێم ئایا لم لە دروستکردنی چیدا بەکار دێت؟ چی؟ لم زۆر ئاسانە حەزەکەی ناوەکەشی پێ لەژێر پلەیەکی گەرمی زۆر بەرزە توێنرێتەوە شوشەی لێ دروست لەبەر دەمانایە عنی چاڕی کاتوشتیوانە شوشە کاتە زۆر ڕاستە دەست قورسکردنەکەم تەسیری نەبوو بۆتان بۆ معلوماتی ئەوان زیاتر لە 2000 پلەی گەرمی بەرەو ژوور پلەی گەرمی خرێتە ژێری بۆ توانەوەی ئەو کاتە جۆرەکانی شوشەی لێ دروست دەکەن لە ڕمادیش لەوێ مەحمەلەکەی مەلێکی لە ڕمادی هەیە هەر شوشە دروستەکە ئەی لە پلەی گەرمی چەند ناتوێتەوە شوشەکە شوشە بە گوێرەی پێکاتەکانی جیاوازە شوشەیە زەختی عالی پێڵێن هەیە بەرگەی فیشەک و سەدەمات و ئەوان ناگرێ هەڵبەتە مجموعەیەک مادەی کیمیاوی هەیە تێکەڵاوێکرێ وەکو فینۆل فۆرمالداید و یۆریا فۆرمالداید و میلامین فۆرمالداید ئەمانە هەمووی لادەی مادەی لاسقن زایدن چیکەی بۆ تێکەڵاوەکەن ئەلوان ئەڕوان ئەو ئەلوانانەی تێکەڵاوەکەن شوشەکان لە ئینشاڵڵا شوشەیەەکانیش بۆ بەکارێنێ کە بینی گەرمی و ئەو پایرێکسەی ها شوشەی پایرێکسیش بەکارێنین ئەوانە هەیە بۆ گەرمی بەکارێنێ شوشەمان هەیە بۆ بینی ساردی و گەرمی بەکارێت
يعني بيعني جوري أم لا يسار بي وأم لا يقرب بوشو شيء هني كان وكو حمام كان يستكد دستان خوش به مامۆستا ئێوە هەک بەیەکن زانیاری زۆر سپاستانەکەم نمونەتان زۆر بێ ئامادەن بۆ پرسیاری فەرموو زۆر باشە پەیوەندی بە ئاینەوە هەیە و لە ماوەی 10 چرکەیە کۆتا وەڵام زۆر چاکە باشە ژمارەی ڕکعاتەکانی نوێژە فەرزەکانی ڕۆژانە چەندە هەر هەمووی بەیەکەوە بەڵێ فەرزەکان بەیانیان دوو ڕکعاتە ئاگاتان لە کات نیوەڕۆ چوار کاتێک کۆتا وەڵام عەسر چوار ڕکعاتە مەغریب سێ ڕکعاتە ئیشا چوار ڕکعاتە حەڤە ڕکعاتە حەڤە ڕکعاتە کەواتە زۆر ڕاستە دەستە چەڵێ لەبەرەوەی لە سفرا وتیان لە سفری شاوەریەگرین باشە بۆچی دەمون چاوتانیا بەیەکە لە سفری شاوەریەگرین و تەوزیحێکی جوانیشیە هەمووی حساب کرد بۆیە زۆر باشە مامۆستاگیان بڵێن هەر بەیانی چەندانی وەڕۆ ئەمڕۆ تەلەڤەیەک دەی پرسیوتی مامۆستا 15 لێ دەرکەی چەند کات بەڵێ 15 لێ دەرکەی ئەو مەبەستی ڕکاتەکانی نوێژ بوو ئەم بەیانە دیارە ئەوە بووە سەر وەڵام مایە ئامادەن بە پرسیارێکی مامۆستاگیان لە ماوەی 30 چرکەیە کۆتا وەڵام وەرەگرن پرسیارێکی فکریە و یەک جاریژەی خوێنمەوە بێ زۆر بەوردیاگاتان لێبێ ئەگەر مامۆستا ڕزگار بۆ نمونە 500 مەتر زەویت هەبێت 325 مەتری بکەی بە بینا و 55 مەتری بکەی بە حەوشە ئایا چەند مەتر ماوەتەوە بۆ دروستکردنی داخل 355 لەگەڵ 55 بەڵێ ئەوە 9 مەتری ماوەتەوە دڵنیان زۆر باش حسابیکەن کاتان ماوە 400 مەتر لەڵێ 500 متر يعني كواتا صونو متر منێتەوە بۆ باخ کۆتا وەڵام وەرگرم باڵێ وەریگرم بەڵام بەداخە وەڵامەکەتان هەڵەبوو ئێوە نازانن هەر بۆ خۆشی پێتان هەڵەبوو بۆ مادام بۆ خۆشیە چۆن هەڵێ ئەگەر بۆ خۆشیش بێ بیزانی نێڵین مامۆستا مامۆستاگیان با یەکجاریتر بۆ بخوێنمەوە ئەگەر تۆ 500 مەتر زەویت هەبێت 325 مەتری بکەی بە بیناوە بۆچی مامۆستاگیان نا 55ەکە ئەوەی دواترە بینایە و 55 مەتری بکەی بە حەوشە ئایا چەند مەتر ماوەتەوە بۆ 120 مەتر ئاگتان لێ نەگرتم چیتان لێ هەو پەلەکردن شتێکی باش نیە بەڵام ئەبێ پەیوەستی بە کاتەکەم کە پەلەکردن هەرچی پەلەکە ئەوە قەت پەلە نەکەن باشە پەلەمان کرد شەیتان پەلەی کرچای خۆی ئەی ئافەرم بۆ ئەگەر ئەو لەکانەی خواردەوە چی تێمەکە نەخێر هەمووی بەخۆرەوە مامۆستاگیان بەڕاستی گەورەتان کردین پرۆگرامێکی زۆر گەرم و گوڕ و زۆر خۆش بوو دەستان خۆش بێ کۆتایی هاتوو بە هەردوو من نوکتەیەکم هەیە ئەگەر بۆ خوێندکاران یارمەتیم بێ بەسەر ئێمە سێ براین ئەمە مەتەڵێکە ئێمە سێ براین بە هەرسێکیشمان کڵایەکمان هەیە ئەمە چی هەیە فەرم ئێوە مەتەڵتان نییە سێ تارە بە 12 شارە خوێنەوە سێ تارە وابزانم من زۆرم هەیە ئەویش لە دەستیایە سەعاتە چاپڵێکیش بۆ مامۆستاکەن تاوا مەتەڵتان نەما زۆر سپاس بۆ ئێوەش ئێستاش چاوەڕێی کۆنترۆڵەکەین کۆتا ئەنجاممان پێ بڵێ بزانین کام گروپ براوێن پرۆگرامن چاوەڕێی کاتەکەینەوە بەڵام ئەمە ئەو دووبارە بکەمەوە بۆ بینەرانی بەڕێز نارتیتو کە هەر خوێندکارێکی بەڕێز یاخود مامۆستایەکی بەڕێز ئارەزووی بەشداریکردنی هەیە لە پرۆگرامی بیرکە ئەو پەیوەندی بکات بە ژمارە تەلەفۆنی کە هێتە سەر شاشە یاخود سەردانی ئۆفیسی سەرەکی نارتیتو بکات لە گوندی ئەڵمانی چاوەڕێی کۆنترۆڵین ئێوە پێتان وایە کامتان براوە ئەوان بردیانەوە حسابتان کردووە؟ نا هەر پێمان خۆشەوای بن مامۆستاگیان دڵیان خۆشەکەن؟ ناوەڵا هەر مادەم وایە دڵمان زۆر خێرا ئەو بەچکە شێرانە بەتوانە بە ساقی دڵە بووم زانیاری باش زۆر جوانە زانیاری باشیان پێ بوو بەچکە شێرانە زۆر هیوادارم سەرکەوتوو بن پێتان دەڵێمەوە لە ژیانە ئیشاڵڵا سەرکەوتووە بن ئینشەڵڵا هەردوو گروپتان سەرکەوتوو بن ئینشەڵڵا کوردستان هەمووی سەرکەوتووە بێ هەموو مامۆستاکان هەموو خوێندکارەکان بەڵێ کۆنترۆل کۆتا ئەنجامیان پێوتۆم لە قۆناغی یەکەم گروپی ئەی لە کۆی 6 پرسیار 5 خاڵتان هەیە واتە نەک 5 پرسیارتان زانی بێ ئەوانی کە گروپی بیش نیانزانی و ئێوە زانیوتانە
5 لە قۆناغی یەکەم بە هەمان شێوەی گروپی A گروپی بیش لە کوێ 6 پرسیار 5 پرسیارتان زانی وەڵامی 5 پرسیار باشە لە قۆناغی دووەمە گروپی A لە کوێی 6 پرسیار 5 پرسیاری ترتان زانیوە ئەکاتە چەند؟ ئەکاتە 10 پرسیار بەڵام گروپی B لە کۆی 6 پرسیار وەڵامی 3 پرسیارتان زانیوە کە دێ چەند؟ 8 کەواتە بە جیاوازی 3 خاڵ یان 2 خاڵ بە جیاوازی 2 خاڵ گروپی A سەرکەوتوو بوون دەستان خۆش بێ مامۆستاگیان چاپڵێکیان بۆ لێیە بوون بە خاوەنی خەڵاتی تایبەتی نارتی دوو ئەوان بیبنەوە دەستان خۆش بێ مامۆستاگیان بەخێر بێن دووبارە دەستان خۆش بێ مامۆستاگیان قسێکتان هەبوو بۆ گروپی B ئەگەر بیکەن طبعا لە کۆتایی ئێمە دەستخۆشکەری لە هەموو لایەکەکەین بەڕاستیەڵێن NRT2 دەستان خۆش بێ ئێمە زۆر پێ خۆشحاڵ بوون بەم ئەنجامدانی ئەم مسابقە پەروەردەیە بۆی ڕۆڵەکانمان زیاتر و باشتر و جوانتر چاوکراوە بن و جورئەت پێ بکەن و ڕۆحی دروستبوونیان تیا بوێ بەڕاستی ئەو توانایی کە ئەوان هەیان بوو لەگەڵ توانای ئێمە مقارنە ناکرێت ئێوە زۆر گەورن ئێوە زۆر زیرەکن ئێمە پاش 40 ساڵ ئەم توانایەمان هەیە ئێوە بە تەمەنێکی کەمەوە ئەو توانایەتان هەیە لەبەرەوە هەر ئێوە زیرەکن و هەر ئێوەش سەرکەوتوو بوون دەستان خۆش بێ و ئێمەش ئێوە داوا دەکەین بۆ کەناڵی بۆ چاویلانەتان بین بۆ ئەوێ لەسەر حسابی ئەم سێ برا بەڕێزە هەمووشیانەوە دەستخۆشکاری لە هەموو لایەکتانەکەم و زۆر خۆشتانەکەم چاپڵێک بۆ میهرەبانیە دەستان خۆش بێ دەستی خۆش بێ بۆ هەستە جوانە مامۆستاگیان زۆر بەڕێزن دووبارە بە خێراتنی هەردوو گروپتانەکەم تاوەتر ئێوەش پێکەینەوە لە پێش بێ تاقەت بوون تا داوەتانەکەن هاوسۆزگیان تو دوای قسێکە کردوتێ چی؟ وتی داوەتان ئەگەین ئەو مامەسای چی مامۆستا ڕزگار نازانم ئێ تۆ وتی چی؟ منیشتم آخر خراپە ئیش ئێمە مەخەرست بینێ یعنی هەر ئێستا ئەمانەوێت دەڵێن بەسەر چاو هەر ئێستا ئێمەشی ئێوارێ درەنگ ناخێنە پێش عەسر ئینشەڵا ئەتان بین بەسەر چاو دەستان خۆش بێ مامۆستاگیان زۆر بەڕێزن دووبارە و سەبارە بە خێراتنی هەردوو گروپتانەکەم و سەرکەوتن بۆ هەردوو گروپ منیشی چم نەماوە هەر ئەوەنە دەستخۆشی لە هاوکارانم بەم شێوەش هاتمە کۆتایی پرۆگرام هیوادارم پرۆگرامی ئەم جارەشمان جێ ڕزامەندی هەموو لایەکتان بوو بێت تا پرۆگرامێک تری بیتەوە کۆمەڵی زانیاری دیکە بەخواتانە سپێرم خواتان لەگەڵ